پەروەردەمان قورئانیە بۆ دین جانمان قوربانیە پەروەردەمان قورئانیە بۆ دین جانمان قوربانیە سەرکردەمان محەممەدە کانێراوی یەزدانیە کانێراوی یەزدانیە پەروەردەمان قورئانیە بۆ دین جانمان قوربانیە پەروەردەمان قورئانیە بۆ دین جانمان قوربانیە سەرکردەمان محەممەدە کانێراوی یەزدانیە کانێراوی یەزدانیە ئێمەی موسڵمانینێ بۆ ئاوا تێکەوتووی ناوەڕێ ئێمەی موسڵمانینێ بۆ ئاوا تێکەوتووی ناوەڕێ تا دواتکەی خوێنی گاوەشمان دابین نابین تا دێتەوە جێ دابین نابین تا دێتەوە جێ پەروەردەمان قورئانیە بۆ دین جانمان قوربانیە پەروەردەمان قورئانیە بۆ دین جانمان قوربانیە سەرکردەمان محەممەدە کانێراوی یەزدانیە کانێراوی یەزدانیە پەیمانەدەین ئەم ئیسلامە بۆ ژین بکەینە بەرناوامە پەیمانەدەین ئەم ئیسلامە بۆ ژین بکەینە بەرناوامە دڵنیای سوتامانی ڕێژ جۆگەلەی خوێنینی زاوامە جۆگەلەی خوێنینی زاوامە پەروەردەمان قورئانیە بۆ دین جانمان قوربانیە پەروەردەمان قورئانیە بۆ دین جانمان قوربانیە سەرکردەمان محەممەدە کانێراوی یەزدانیە کانێراوی یەزدانیە با هەر زیاد کا هێزی دۆژمن حکم کا ئاگر و ئاواسن با هەر زیاد کا هێزی دۆژمن حکم کا ئاگر و ئاواسن هەر سەدای بانگی جیهاوادە لەگوێمانایە تامەوەردن لەگوێمانایە تامەوەردن پەروەردەمان قورئانیە بۆ دین جانمان قوربانیە پەروەردەمان قورئانیە بۆ دین جانمان قوربانیە سەرکردەمان محەممەدە کانێراوی یەزدانیە کانێراوی یەزدانیە وا شەهیدی ئەم پەیاوامە کاروانی هەر بەردەواوامە وا شەهیدی ئەم پەیاوامە کاروانی هەر بەردەواوامە دەی با ئێمە شوێنیان کاوابین ئەی ئەوەی ئاین براوەمە ئەی ئەوەی ئاین براوەمە پەروەردەمان قورئانیە بۆ دین جانمان قوربانیە پەروەردەمان قورئانیە بۆ دین جانمان قوربانیە سەرکردەمان محەممەدە کانێراوی یەزدانیە کانێراوی یەزدانیە